بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست مسلمانانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ. لە هەڵقەی دووهەم لە بەرنامەی گۆڕ و گۆڕستان جارێکی تر لەبەر بابەتە گرنگەکە و لەبەر سەفەرە گرنگەکە کە سەفەری هەموو لایەکمانە دیارە واقعێکی زۆر جوانی بینی و لە دڵ و دەرونی جەماوەرە داوای پند و عیبرەت و ئامۆژگاری وەرگرتن خەڵکێکی زۆر پەروەن تەوبەیان کردووە پەشیمان بوونەتەوە لە تاوان و خراپەکاری کە مەشهەدی گۆڕ و گۆڕستانیان بینی بۆیە خۆشحاڵە من بەوەی کە بەمە هەمومان پند وەرگرین چونکم حەزەتی عومەر ئەی فەرموو کەفا بالمەوتی واعظا یا عومەر بەسە مردن ئامۆژگاری بێ بۆ تۆ ئەی عومەر. حەزەتی عومەری کوڕی خەتاب نەسیحەت و ئامۆژگاری خۆیەکە. برایانی بەڕێزم ئینسان کە لەدایکە بێ بەڕاستی منداڵ کە لەدایکە بێ بە مەلۆتکەی قۆنداغی بۆ ئەکەن قۆنداغەکەی بەرگی سپیە بە بەرگی سپی بۆ یەکەن بۆ لەبەرەوەی بەڵگە بێ دلیل بێ کە ڕۆژێکدا دێ بەرگێکی سپی ئەکەنە بەر و ئەیخەنەوە ڕەحمی دایکی ئەرس. کاتێکە بووک کە دەڕواتە ماڵ و حاڵی خۆی تارای بووکێنی سپیە بۆ لەبەرەوەی لەبیری نەچێت ڕۆژێک لە ڕۆژان بەرگی سپی لەبەرەکەن و ئەیخەنە ناو ئەم گۆڕە. هەروەها بەرگی ئیحرامی حاجیان لە سەفەری عومرە و حەج سپیە بۆ ئەوەی مەشهەدی کفن جارێکی تر لە بیریان نەچێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان دادێ بەرگی سپی لەبەرەکەن و ئەیخەنە ناو گۆڕ. کفنەکەشمان هەر سپیە. پێغەمبەری عەزیزیشمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەلبیسوا من ثیابکم البیض ئێوە بەرگ و پۆشاکی سپی بپۆشن لەبەرکەن لەبەرەوەی قیامەتان بەبیر دێنێتەوە. وەکەفینوا فیها مەوتاکم وەکەفینوا فیها مەوتاکم مردووەکانتانیشان لە بەرگ و پۆشاکی سپیە بنێژن. ئەلبیسوا من ثیابکم البیض وەکەفینوا فیها مەوتاکم بەرگی سپی بپۆشن مردووەکانیشتان لە کفنی سبی بەئاڵێن و لە گۆڕا دای بنێن. فەئیذەن منداڵ بە مەلۆتکەی قۆنداغەکەی سپیە تارایی بووکێنی لە جوانترین قەشەنگترین سەفەری تەمەنیا کە لە ماڵی خۆی ئەچێت لە ماڵی دایکی ئەچێتە ماڵی خۆی بەرگ و پۆشاکەکەی سپیە و هەروەها بەرگ و پۆشاکی سپی حاجیان سپیە ئیحرامی حاجیان سپیە. هەروەها بەرگی سپی پۆشین سنەتە بە تایبەت لە ڕۆژی جمعانە لە کاتی قەرەباڵغیە و هەروەها بەرگی نێو گۆڕەکانیشمان کفنە و سپیە. ئەمە هەر بوو ئەوەیە کە ئینسان ئەم سەفەرە لەبیر نەکا بەڕاستی دڵی ڕق نەبێ بەرامبەر بەم سەفەرە. ئەم سەفەرە یەقە بە هەمومان دەگرێ. جاها ئاوا زۆر مهمە ئینسان کە بەرگەکەی سپیە لە بنداڵیا بەرگی سپیە یعنی هەرە بێ بە سپی و خاوێنی بمێنیتەوە هەتا دەیتە ناو ئەم گۆڕە هەتا دێتەوە ناو ماڵی حەقیقی خۆت هەتا دەیتەوە ناو ئەم مەشهەدە ترسناک و سامناکە. خوای پەروەردگار خۆشیکا بۆمان خوای پەروەردگار موعین و یارمەتی دەرمان بێ خوای پەروەردگار کۆمەکیمان بکا. چەند ڕۆژێک پێش ئێستا لە نێو گۆڕێک لە گۆڕەکانە بابەتێکمان پێشکەش کرد و درێژ بووین تایە و هەندێک زیکر و سڵاواتمان لێدا و ئەو قەبرە ئینشاء الله بەو زیکر و سڵاواتانە خۆش بووە بەشی مام سەید و خواناسێک ئێستا چوینە سەری سەیرەکەین لە نێو ئەو شوێنەدا کە ئێمە درێژ بووین چەند ڕۆژێ پێش ئێستا وفاتی کرد و لەوێ دایاننا. لەو ڕۆژەوە تا ئێستا کە هەفتەیەک تێنەپەڕیوە 6 جەنازەی تر تێپەڕیون هاتوون هەتا گەشتوینەتە ئێرە. ئەبێ بۆ هەفتەیەکی تر چەند جەنازەی تر بڕواتە شوێنێکی تر و ئەم قەبرستانە ڕۆژ بە ڕۆژ ئاوەدانە بێتەوە لە نێو شاری ئێمە شاری زیندوان کەمە بێ و شاری مردووان گەورە ئەبێ و فراوانە بێ و ڕۆژێکدا دێ قەبرەکەی ئێمەش دێتە ئێرە. بەس ئایا ئەمڕۆ سبەی کەی ئەوەیان کەس نازانێ. وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. صحابي جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژ لە ڕۆای ڕۆژ لە فکری ئەما بوون زۆر سەردانی قەبرستانیان نەکرد زۆر قەبریان لێدا خۆیان ئەچون درێژە بوون بۆ ئەوەی بە خۆیان نەوتیان و هەی نەفس هەی نەفسی بەدکار هەی نەفسی ظالم هەی نەفسی متەکەبیر ڕۆژێکدا دەیدەیتە ئێرە قڕ بەسەر هەش بەسەر ناڕەحەتی بۆ تۆ ئەگەر تەوبە نەکەی ئەگەر پەشیمان نەبیتەوە. وەرە سەحابێ جوانەکان بەو خاوێنی و کۆمەڵێ جیهاد و حیفزی قورئانەوە ئەوە ڕۆڵیان بوو ئەترسان لە مەشهەدە. ئەی عارەخۆر ئەبێت تۆ مەسیری چی بێ بۆ ئەیدا ئەی شەروار پیسی و دابێن پیس هەتا ئێستا تەوبەت نەکردەوە و دڵ ڕقا ئەبێت
چی چۆن خۆت هەڵگرتی بێ بۆ ئێرە ئەیا ئەو ئینسانەی بێباوەڕی کافری بێ ئیمانی منافقی دووڕووی فاسقی ئەبێ حاڵی چی بێ بۆ ئەیرە ئەی ظالم ئەی مجرم ئەی پیاو کوش ئەی نەفام ئەی نەزان ئەی ئەو کەسەی زوڵم لە دایک و باوک ئەەکەی زوڵم لە خێزان و منداڵەکەی ئەبێ فکرێک لێرە کردوێتەوە ڕۆژێ لە ڕۆژان بە شەق ئەتهێنن لێرە دامان ئەنێن و لێرە شۆڕمانەکەنەوە خۆی پەرۆگار یارمەتی دەر و معینمان بێ ئینسانی ئیماندار بە کۆڵێ ئیمان و بە کۆڵێ نوێژ و ڕۆژ و زەکات و حەجەوە شەو و ڕۆژ لە ترسی ئەوە خۆی خەوی پێدا ناکەوێ لە مەشهەدی ئێرە لە وەڵامی پرسیاری ئێرە لە عەزابی ئێرە ئایا ئەمە قەبرێ ئەمە دۆڵەکە لە دۆڵەکانی جەهەنەم یا باخێکە لە باخەکانی با شەو و ڕۆژ فکری لەمە ئەکردەوە لە سەحابیەکانیان پرسی وتیان کێ زۆر متەقیە وتی ئەو کەسەی زۆر یادی مردنەکە ئەو کەسەی زۆر ئەچێتە قەبرستان ئەو کەسەی زۆر ئەچێتە ناو گۆڕ ئەو کەسەی زۆر لە ناو دارەبازە و فکری لە دارەبازەیە ئەوە لە هەموو کەسەی ئیماندار و خوا ناسترە برایانی بەڕێزم لانکی منداڵ ماڵێکە لە دوای ئەوەی منداڵە ڕەحمی دایک دێ لە لانکی منداڵا دایانێن پاشان بە سیارەی بووکێنی کە ئەیبینن بە چاوی خۆتانەوە بینی وتانە دەڕازێنرێتەوە و بەو شێوازە و بەو قۆناغەدا دەڕوا بەو قۆناغەدا دەڕوا ئەو سیارە پاشان سیارەی ئاخیر مۆدیل ئەو دارەبازەیە کە لە بەرنامەکە بە جوانی بینیتان بە چاکی بینیتان هەموو کەسێ ئەتبێت ڕابکشێ لە ناویا درێژ ببێ وە هەڵیگرن سیارەی ڕازاوی بووکێنی لەگەڵ ئەو سیارەی کە ئەڕازێتەوە دارەبازەکەت ئاڕازێتەوە بە بەتانی ئەڕازێتەوە بە دۆشک ئەوەش بخەرە پێشچاوی خۆت لە لانکی منداڵ لە بۆ سیارەی بووکێنی لە بۆ دارەباز پاشان لە لانکی منداڵ و جۆلانی منداڵ لە بۆ خانووی فراوانی 200 و 300 و 600 متری پاشان بۆ ئەو خانووە کە مەتر و نیوێک درێژە و بستێک دوو بستی من نابێت بستێکە و چەند پەنجەیەکە ئەوە ماڵی هەمیشەیی و ماڵی حەقیقی ئێمەیە ئەوە ماڵمانە جا ئەوجا مهم ئەوەتانە ئینسان بەڕاستی ئەوە لە بیر نەکە ئەمە ئەبێتە سندوقی کردەوەکانمان کەس و کار هەمووی لێرە وەخوا حافیسیمان لێ ئەەکەن دوای ئەوەی خۆڵ ئەو خۆڵە کە بە چاوی خۆتان ئەبینرێ ئەدرێ بەدەست بەسەر جەنازەکەدا و ماڵ و سرت و سامانمان لە ماڵەوە منداڵەکانمان یاری پێەکەن لە دۆلار و لە دینار کە بینیتان لە بەرنامەکە کە ئەیبینن دۆلار و دینار و سیارە و شەریکاتەکانمان و ماڵ و خانوەکانمان هەمووی ئەبینن بە جوانی و بەرگ و پۆشاکی جوانمان کە دوێنێ چیمان لە بەرابوو ئێستا چیمان لە بەرایە ئەوە بەرگ و پۆشاکی حەقیقیمانەها دەبێ ئاوا بەو شێوازە بە بەرگ و پۆشاکی سپی لێرەدا درێژ ببین جارێکی تر درێژە بین و کۆمەڵێ مەشهەد هەیە ئەیخێنە پێشچاوی خۆمان بۆ ئەوەی ئێرەمان لەبیر نەچێ ئافرەتی خواناس ئەی ئافرەت ئەی خوشکی بەڕێز ئێرە بخەرە پێشچاوی خۆت کە خۆڵ درا بەسەر تا ئەو تیشکی خۆرە بزرە بێ نامێنێ تاریک ناڕەحەت خوا یار و یاوەرمان بێ خوای پەروەردگارمان پارێزێ بە خاتی عەزەمەتی قورئان ئەوە حاڵ و مەشهەدمانە ئەوە ژیانەکەمانە لێرەوە دەست پێ ئەکا ژیانی قیامەتمان ئەمە آخر منزڵی دنیایە ئەوەڵ منزڵی قیامەتە جارێکی تر درێژە بین بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار دڵەکانمان وا لێ بکا بەردەوامی لەسەر عیبادەت و خواناسی بەڵکەم ئێرەمان لەبیر نەچێ خوای پەروەردگار معین و یارمەتی دەرمان بێ یا ربی خوا داوای کۆمەکی لێ ئەکەن یا رب العالمین خوا یان یارمەتی دەرمان بێ یا رب العالمین خوای بإذن تو يا رب العالمين شكرا يا رب العالمين يا إله العالمين يا أغياث المستغيثين يا جار المستجيرين يا مجيب دعوة المضطرين سبحان الله سبحان الله لا إله إلا الله الملك الحق المبين لا إله إلا الله الملك الحق المبين لا إله إلا الله الملك الحق المبين زۆر مهمة إنساني مسلمان إيري لبيبي وسيد الاستغفار بكا بقورترين وشب باريته ولا أخوات داوي لي خوشبوني گناه بكا هر کسی ئەو شانە دووبارە کاتەوە ئومێدەکەم خوای پەروەردگار لە گوناهی خۆش ببێ ئەو شانەش ئەو شانەیە کە پێغەمبەری خوا دووبارەی کردوێتەوە کە پێی وترێ سەید الاستغفار گەورەی داوای لێخۆشبوونەکان گەورەترین وشەی داوای لێخۆشبوون لەخوا لا إله إلا الله أنت ربنا أنت خلقتنا ونحن عبدك ونحن على عهدك ووعدك ما استطعنا
نعوذ بك من شر ما صنعنا نبوء لك بنعمتك علينا نبوء بذنوبنا فاغفر لنا فإنه لا يغفر الذنوب إلا أنت. مسلمانا بو قرآن أولنا رحتا أولنا دلطنقا أولنا رحتا أولنا غمباريا قرياني دبي يا رب العالمين معين يا رمتي درمان بي يا رب العالمين حر بتواوتي هر أوندك كبسة واي لو روجيك إنسان أخرتنا وشار تام بيستوى الحديث كان في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي هر كسي أخرتها آميزي قبر لبروي أو قبر دايك معنا لو خاكو خولا جدابوين توا أو خاكو خولا غريبي معنا كات شكم جسمي إيما لخاكو خول دروز بوا كاتي أتشينونا آميزي قبر خول درا بسر معنا قبر أمانقري الله ولا كوي وكو باوشي دايك أنا أول كوي دميك لدوي توم دميك تو جابو تتوا أمانقو شي بخو معنا و باروي راسو شب أشي بيكدا برها براسو كان من تيكل بيكتري أبي أفرمي سعدي كري معاذ كحفتا هزار ملائكة آمادي ناشتني جنازة كيبون بيغمري عزيز ما نفرمي قبر قوشي بخويا ووازي ليه هنا هات إنجا بريدا كاهتز عرش الرحمن له عرشي خواهي پروگار بو مردني سعدي كري معاذ لرزي إنجا بيبش نبو لا عذاب قبر بيبش نبو لا قروشاري قبر خواهي پروگار مان پاريزي بخاطري عظمة القرآن ستفتنون في قبوركم وتيان ايوه توشي فتنه بلا مصيبة دي لنا وقوركان تانا قروشار كف قورترين مصيبتنا راحترين مصيبتك دي بصر مردوا يا رب العالمين خوايا معين يا رمتي درمان بي يا رب العالمين شنو خوشي إنسان إيري لبير بي قبر بو خوي لي بدع وبيت لي را قرآن بخوينة توبي كاتب آخر لما كان باهاش بيش أوي بمري إما هر فيرين مالو سرتو ساماني خمان مالي خمان هر بس لاجو تلفزيون آودان كرتو أي إيرا بسي آودان بيتو ورا إيرا آودان كرو إيرا بعملي بي سلمينا إيرا آودانا لما قرر تشاوري فاتحي خلقي مبا فاتحات بو دروا يا نار وابو تخوين ريا ناخوين ريا خل قالطت بيئكا ورخ قالطة بخوت مكا خوت خوايا معين يا رمتي درمان بي يا رب العالمين يا الله يا الله أو روجيك بيغمري عزيز نازدار وفاتي كردو خاكيان كرب السريع حزتي فاطمة هات تماشاكا بيغمري خواه لبيني وديارني فرمي چيتان كرد بيغمري خواه يعني والله خول من دا بسريع وتي هو شون دلتان هات خول دم بسري بابي منا بسر بيغمري خواه خولتان دا بسريع شون دلتان دهات خلد مثل في غمر إخواه صلى الله عليه وسلم صبت علي مصائب لو أنها صبت على الأيام سرن ليالي فرموي والله مصيبتك هاتوا بسر منا أقر أو مصيبة داباريني بسر خلقيا بسر روجا روناكا يكي بزركا أي كاتا شو حزتي فاطمة كبيغمر إخوائي بيني صلى الله عليه وسلم أو بيغمر عزيزنا زاري إسال شاري مدينة لنيو روزي شريفة لبي دريجبو نوستو هتا روجي قيامت هتا أو روجي يكم كس لساحي محشرة أو بخبر دينن جاء أمتي بيغمر إخوائي بخبر دينن خوايا يا رمتي درمان بي خوايا أو روجي زيندو أبينا ويا رمتي وكما كمامك يا رب العالمين خوايا أبي چند صالنا أو قردا أو مني نوا أو چند دقيقة والله نارحتم زور نارحتم يا رب العالمين إذا ما شوني الروجنية إستا آفرتك خواناس چند روجي بيش إستا تلفوني بوكم دايكم زورنا خوش دعاء خيري بوكم إستا تلفوني بوكم متيت دايكم مردو وفاتك وشوانا لحيبتها خوم بلناك وشوانا أتم بلاي قوركي بلاي قبركي ألم باتن هانا بي خوشكي بريز دايكي بريز روجي تنهانا بين دو تنهانا بين دا تنهانا بين خوايا كومكي مامك يا رب العالمين خوايا يا رمتي درما بي يا رب العالمين أو روجي حزتي بيغمري خوا وفاتك حزتي عائشة شويني خوي بدانا للاي تنشتي بيغمري خوا كل بي لخاق بنري
كحزتي أبو بكر بابي حزتي عائشة وفاتكر أيشان هي نادر يجان كرد لكاتك لحزتي عمر يندا شهيد ينكر بيش شهيد بونكي بيش أو يجاني بسبيري وتي لدائك من لحزتي عائشة ببرسن أجر إذن هبي لحزكم لا يحزلي في غمر إخوة حزتي أبو بكر بن يجدب فرموي أو جاكبو خم دانا أبو والله شكم أو ميرد ما في غمر إخوة ميرد ما أي شباب ما حزتي أبو بكر بلام قيناك لبروي خليفة إسلام ومسلمانان وحزتي عمر شوينكي خم أدم بأو شوينكي خوي داي بأو كاتي وفاتي كرد بيش وفاتك بحزتي عبد الله كري وتوتي يا عبد الله برو بلا عز حزتي عائشة نبادا رجير بو بيك شوينكي خوي أداو بن حزكم بدل بمداته حزتي عبد الله شوف حزتي عائشة سباب مفاتي كردوه أو كاتك أمريكا خليفة بو إستا مردوه وخليفاتك نماوه أجر بيت خوشني ما يدري وتنا بيم خوش زورم بي خوش أبو خون بلام أيدم يقيناك حزتي أبو بيغمر إخوة حزتي أبو بكر حزتي عمر إسلا تنشتي أكون تشني خوش إنسان جيران كان أوبا أي أجر خوان خواز على خوري جيران دبي شروال بيسي جيران دبي كافري ملحدي جيران دبي خوان ناس ولا خوان ترسي جيران دبي أي أجر فاسقي أجر كسيكي نوج نكر جيران دبي أبي حالة شون بيا رب العالمين مسلمانا إسلام ميروستانها وميروستان بس قرم دادا قري ودا سوري ميروستان بقرم دادا سوري ودا قري فري أو قبري لم ميروستان بونيان زور سريعة بون أكن دين برشوار دوري إنسان دين وأرون تو خاكك أدري بسرتها لحد أدري بسرتها حيث مجال يكونية أو أمينيتا وأبيت خوراك بو مار